هەرچەند مەواچان فارسی شەکەرن، کوردی جە شەکر بەڵ شیرینتەرن، یەقینەن جە دەور دنیای پڕەندێژ هەرکەس دڵشادن بە زمانی وێش. ئارۆڕۆ جیهانی زمان و ئەیەن بەنامێ بە زمان و ئەیەوە پیرۆزباییەوە گەرم ئاراستە و تەمام و هام زماناوێم کرد و جە سەرتاسەر و جیهانی بە ئومێدوانەی کە ساڵ ڕۆژ و زمان و دایکی بۆ هۆکار و بۆ بە هۆکارێەوە پەیانەی کە گردما لایەجە زمانەکەیما کەرمەوە. خۆشەویستان سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆ پێتان ئەگەمەوە و ئەڵلقەیەکی بەرنامەکەتان پێشکەشەکەم. ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی دایکە. پیرۆزبایەکی گەرم لە تەواوی هاونیشتیمانیان و هاوزمانانی خۆمان دەکەین لە سەرتاسەری جیهاندا بە ئومێدیەوەی کە ئەم ڕۆژە بێتە خاڵی وەرچەرخان و لاکردنەوەیەکی دڵسۆزانە بەرەو ڕووی زمانە بێناز و وەلانراوەکەمان. هاوکات ئەمڕۆ لەگەڵ ڕۆژی جیهانی زمانی دایک هاوکاتە لەگەڵ کۆچی دوای یەکێ لە ئەستێرە گەشەکانی ئاسمانی کوردەواری و یەکێک لە زمانزان و خاوەن فەرهەنگەکانی کورد، ئەویش مامۆستا هەژاری موکریانیە ڕەحمەتی خوای لێبێ. لەم مەڵقەی بەرنامەکەمان باز لە گرنگی و پێگەی زمانەکەین لە هێشتنەوەی هەر قەوم و نەتەوەیەکدا، زمان چ ڕۆڵ و کاریگەریەکی هەیە و ڕۆڵی فەرهەنگ بۆچی تا ئێستا ئێمە وەکو میلەتی کورد فەرهەنگێکی دیاریکراومان بۆ پاراستن و پارێزگاری لە زمانەکەمان نییە. بەشێکی بەرنامەکەشم قسەکردنە لەسەر ڕۆڵی حوجرە و خانەقاکان لە ڕابردوودا، ئەوان تا چەند توانیویانە ببنە پارێزەر و هێڵەرەوەی زمانی کوردی، چونکە دکتۆر کوردستان موکریانی مامۆستای زانکۆ ئاماژە بەوە دەکات تاکە شتێکە بووەتە هۆکاری پێگەیاندنی کوردیزانێکی وەکو نالی تەنها و تەنها حوجرە بووە. حەمە باقیش لە یەکێک لە کتێبەکانیە ئاماژە بەوە دەکات کە حوجرە و خانەقاکانی کوردستان هەر لە دێر زەمانەوە مەڵبەندی پاراستنی عیلم و عیرفان و زمان و کەلەپوری کوردی بوون. بۆ قسەکردنی زیاتر لەسەرم پرسە گرنگەم میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر ئیدریس عەبدوڵڵا مامۆستای زانکۆ و سالم حەسەن عەزیز مامۆستای زانکۆم کردووە کە لە هەولێر و سلێمانیەوە ئەم شەو قسەم لەبارەی ئەم بابەتەوە بۆ دەکەن. دەچمە هەولێر دکتۆر ئیدریس عەبدوڵڵا مامۆستای زانکۆم لەگەڵە. دکتۆر گیان سڵاوی خوات لێوێ، پیرۆزبای ڕۆژی جیهانی زمانی دایکت لێ دەکەم. سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ دەکەم، زمان چ گرنگیەکی بۆ نەتەوە هەیە و چۆن زمان بۆتە یەکێک لە فاکتەرە گرنگەکان یا لە پاڵنەرەکانی هێشتنەوەی نەتەوە؟ سڵاوی خوا لە ئێوەی بەڕێزیش زۆر سپاس. لە ڕاستیدا لە دوای شۆڕشی فەڕەنسی یەک لەو بنەمایانەی کەوانەتەوەی لەسەر دەستنیشانکرا زمان بوو. لەسەر ئاستی زمانی ترنەتەوەکان هەریەکە و سنووریان دیاری کرا کامە کووردە، کامە عەرەبە، کامە تورکە و هەتا دوای. لەبەر هەندێک زمان ڕۆڵێکی گرنگی هەیە لە پاراستنی کەلتوری نەتەوەی، لە پاراستنی ناسنامەی نەتەوەی. ئەگەر بێت و زمانەکە نەبیتن ئیتر لەگەر هەر نەتەوەیەکی تر وەکو ئەوانی چ جیاوازیەکت دەبی. ئەمە زمانە نەتەوەیەک لە نەتەوەیەکی دیکە جیا دەکاتەوە، لەبەرەوە جێخۆیتی گرنگی باش پێ بدرێتن. لە کۆندا گرنگی پێدراوە، ئێستاش خەڵکی دڵسۆسەر گرنگی پێدەداتن، حەز دەکاتن هەمیشە بە زمانێکی شیرین، بە زمانێکی پارا و ئەوەی پێشینان چەند بە جوانی قسەیان کردووە، ینی مفرەداتیان کەمتر بووە، کەلیماتیان کەمتر بووە، بەڵام توانیتیان هەتا ئەگەر بێت و وشەی عەرەبی و فارسی و تورکی و زمانانی تریش بینن، هەر زمانێکی ئەدەبی زۆر جوان دروست بکەن و بەرهەمێکی گەورە، کەلتورێکی گەورەی ئەدەبیات بنووسنەوە. ئێستاش زانکۆکان شانازی پێوە دەکەن. ئەگەر بێت و ئەو دیوانە شیعرانەی ئەوان نەبی، لە ڕاستیدا زۆربەی نامەکانی دکتۆرا و ماستەر یعنی پێم وایە شتێک نەدەبوو لەسەری بنووسن. شاعرێکی وەکو نالی لە 10 ڕەهەندی لە 20 ڕەهەندی دەتوانێت بچی دکتۆرا و ماستەری لەسەر بنووسی، بەڵام ئەدەبیاتی دیکە لە ڕاستیدا لە هەمان مستەوای واندانیە لەبەرچی لەبەرەوەی ئەوان زمانزان بوون و دەیانزانی هەروشەیەکی بینە ناو زمان چۆن تەسریفی دەکەن، چۆن وەکو کوردێک قسەی پێ دەکەن و تۆحفەیەکی گەورەی ئەدەبیاتیان پێ دروست کرد. دکتۆر بۆچی لە ئەمڕۆدا لەگەڵ ئەو هەموو پێشکەوتنە و داهێنانە زانستیەوە بوونی پێداویستیەکانی ژیانکردن زمانەکەمان بە بەراورد بەو سەردەمەی کە پێداویستیەکان و پێشکەوتنە تەکنۆلۆژیەکان وەکو ئێستانە بوون هەست دەکرێت بەرەو دواوە بوون یا بەرەو دواوە چوون هەنگاو دەهابێ؟ هۆکاری ئەمە بۆ چیە گەڕێتەوە؟ لە ڕاستیدا دەگەڕێتەوە لە بۆ لاوازبوونی ئینتیما. خەڵک ئینتیمای لاواز بووە لە بۆ نەتەوایەتی خۆی، ئینتیمای لاواز بووە لە بۆ کەلتور و لە بۆ وڵاتی خۆی. ئەژینە بۆچی؟ یعنی لە وڵاتێکی وەکو سویددا کەوە
ئەوانەی لە ئەوروپاینە دەزانن یعنی یەکێکە لە زمانە زۆر بێکەلکەکانی ئەوروپای بەڵام هەر یەکێک بستەوێن دەرەگەر سوێدی نەزانیتن ئیقامەشی نادەنێر نارن لەوێن دەریشدا بژیت و لەوێشدا ببینێتەوە. زمانی کوردی یەکێکە لە زمانە دەوڵەمەندەکانی دنیادا زمانێکی زۆر زۆر جوانە بەڵام لەبەرەوەی یعنی میلەتێک ئەگەر لە ڕووی سیاسیەوە زۆر لە پێش نەبی ئەگەر دەوڵەتی نەبی ئەگەر مؤسساتی گەورەی نەبیتن لەسەر ئاسی دەوڵەتی لە ڕاستیدا و کاتی شتەکانی دەبنەشتی فەقیران و بێگومان خەڵکی شەیە دژمنانی شەمی شکار لەسەرەوەی دەکەن شتەکانی خۆمان لە بەرچاوی بچووک بتەوە ئێمەی کورتەر لە لایەنێکی محارەبە ناکرین لە زیاتر لە لایەنێکی و بە شێوازی زۆرا و زۆر لە ڕەهەندی زۆر و زۆرەوە دژایەتی دەکرین یەک لەوانە ئەوەیە کەوا زمانەکەمان زمانێکی ناوخۆیە و هانی ئەوەی دەدەن کەوا بە هەموو لە هەزەکان شت بنووسرێتن هانی ئەوەی دەدەن ینی لێ ناگەرن زمانێک کەوا 300 ساڵ پێشێستا شتی پێنووسرای و توڕاستێکی گەورەی دروست کردی ئەم زمانە مەسەلەن زیاتر بەرەو پێش بڕواتن زانانی پێشوو ئەوانەی شتیان دەنووسی و ئەوانەی قسەشیان پێوە دەکرد زمانی خۆیان زۆر زۆر خۆش دەوێت یعنی خۆشەویستی وشەیەکی سیحراویە هەموو شتێک بە ئینسان دەکات ئینسانی دەباتە پێش ئینسانی سەرکەوتوو دەکاتن ئێستا لە یەکەم ڕۆژیەوە هێشتا منداڵی نەبووە ئەگەر مندارم بدەین ئێرمە مەکتەبێکی ئینگلیزی یعنی بۆچی ئەوەندە ڕوخسەت دراوە بۆ ئەوەی خەڵک بە زمانانی دیکە بخوێنیتن بۆچی زۆر جەخت نەکراوە لەسەر ئەوەی کەوا زمانی کوردی بێ زۆر زۆر گرنگی پێ بدرێت دەبینین هەتا لە مەناهیجی خوێندندا لە پۆلی ششدا زمانی کوردی وەکو زمانێکە وەکو زمانی عەرەبی ئەگەر بخوێندریان نەخوێندرێ لە کاتێکدا زمانی عەرەبیش زەرور بوو بەڵام خۆ زمانی کوردی زمانی نەتەوایەتی خۆمانە دەبوو ئەو زمانە یعنی وەکو دەرسەکانی دیکە دەرسی ئەساسی بیتن نەک قوتابی بە ئارەزوی خۆی ئایا داخلی دەکەیان داخلی ناکاتن یعنی هەموو کاتێک ئینتیما لە بۆ نەتەوەی خۆت و لە بۆ کەلتوری خۆت لاواز بوو ئەو کاتی زمانیش بێگومان قیمەتی کەم دەبتەوە لە شعور زۆر باشە دکتۆر دێمەوە لای بەڕێزت میوانی دووەم لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی بەڕێز مامۆستا سالم حەسەن عەزیز مامۆستای زانکۆی مامۆستاگیان دووبارە سڵاوت لێبێت دەپرسم ئەو هۆکارە چی بووە کە لە ڕابردوودا زمانی پاراستووە و لە ئێستادا لەگەڵ ئەوەی کە هیچ ئینتیمایەک بە زمان نادرێ ئەو هۆکارە چییە کە زمان یان بۆونە هەڕەشە و مەترسیەکانی سەر زمان زیادەکە و زمان بەرەو پووکانەوە و بەرەو کاڵبوونەوە دەبا لە نێو تاکەکانی کۆمەڵگەدا. زۆر سپاس بۆ بەڕێزە دەستخۆشی لە کەناڵی پەیامەکەم بۆ ئەم میوانداریە و پیرۆزبایی لە سەرجەمنەتەوەی کوردەکەم ببۆنەی ڕۆژی جیهانی زمانی دایکەوە. ئێمە ئەتوانین قسە لەسەر زمان بکەین. زمان هۆکارێکە بۆ پەیوەندیکردن بۆ پەیوەندیکردن و لە یەکتێگەشتی نێوان نەتەوەکان بۆ پەیوەندیکردن لە یەکتێگەشتی نێوان تاکەکانی کۆمەڵگا بەکار دێت. زمان ئەتوانین بڵین بە فەرهەنگ دەوڵەمە نەکرێت زمان بە فەرهەنگ فراوان دەکرێت. هەموو نەتەوەکان لە جیهاندا هەوڵیان داوە گرنگی بە فەرهەنگی زمان بدرێت. فەرهەنگ چییە؟ فەرهەنگ ئەوەیە کتێبێک وشەکانی زمان سەرجەم وشەکانی زمانی تیا کۆ بکرێتەوە بنووسرێتەوە بۆ ئەوەی لە فەوتان ڕزگار ببێ. فەرهەنگ بۆ پاسی زمانە. ئەگەر فەرهەنگی نەبێ لەگەڵ گەلانە ناژمێردەی ناناسرەی ناتوانی هەنگاو بەرەو کوێستانی ژیان بنیت ئەبی بە بەردەبازی پێ و پێشێل دەکرێی لەگەڵ خاکە یەکسانەکرێی کەواتە ئێمە ئەبێت گرنگی بە فەرهەنگ بدەین. ئەگەر گرنگیمان بە فەرهەنگ داد وشەکانی زمانمان هی سەرجەمزارەکان کۆ کردەوە ئەتوانین زمانەکەمان لە فەوتان ڕزگار بکەین. فەرهەنگ هەموو نەتەوەکانی جیهان گرنگیان بە فەرهەنگ داوە. بۆچی ئێمە تا ئێستا وەکو نەتەوەی کورد گرنگیمان بە فەرهەنگ نەداوە و ئایا ئەوانەی کە ڕەحمەتیان گی و مکریانی و هەژاری مکریانی و شێخ محەممەدی خاڵ و کۆمەڵانێکی دیکە کردویانە ئەمانە دەچنە چوارچێوەی فەرهەنگەوە؟ ئەمانە ئەتوانین بڵین لە سەردەمی خۆیانە کاریان کردو لە بواری فەرهەنگە. کۆمەڵێک وشەیان لە خۆشەویستیان بۆ نەتەوەکەیان لە خۆشەویستیان بۆ زمانەکەیان توانیویانە کۆمەڵێک وشە کۆ بکەنەوە و لە دووتوێی کتێبەکە تۆماری بکەن و واتای لێک بدەنەوە. بەڵام ئەمە ناچێتە چوارچێوەی فەرهەنگی ئەکادیمیەوە. فەرهەنگی ئەکادیمی ئەوەیە ئەبێت سەنتەرێکی فراوان دابنرێت ئەبێت کەسانی پسپۆر لەو فەرهەنگەدا
لەناو ئەو سنتەرەدا دابنرێن، کار بکەن، سەرجەم بگەڕێن لە لای پیر، لە لای گەنج، لە لای مناڵ، لە هەموو شوێنەکان چۆن خۆمان ئەڵێن دێ بە دێ، شار بە شار، هەموو وشەکانی زمان کۆ بکرێتەوە، دوایی بهێنرێت پۆلێن بکرێت، جیا بکرێتەوە، وردەکاری لەسەر وشەکە بدرێت، یعنی ئەم وشەیە بزانین چۆنە خوێنرێتەوە، ئەم وشەیە چۆنە نووسرێت، ئەم وشەیە ئەچێتە چ بەشێکی ئاخاوتنی زمانەوە، شێوازی دەربڕینی چۆنە، شێوازی نووسینی چۆنە، هاواتای هەیە، دژواتای هەیە، فراواتای هەیە. ئەمڕۆ زانستێکی پراگماتیکمان هەیە کە بزانین لە ڕووی پراگماتیکەوە، یعنی کە هێماکە بەسترێتەوە بە بەکارهێنەرەوە چۆن بەکارهێنرێت، یعنی وردەکاری وەکو کوردی خۆمان ئەڵێ شەنوکەوی وشەکە بکرێت. ئەمە پێی ئەڵێن فەرهەنگی ئەکادیمی، ئەوەی کە لە ڕابردوودا کراوە بەشێکی لەلایەن ڕۆژهەڵات ناسەکانەوە کە هاتوون فەرهەنگیان نووسیوەتەوە بۆ کارێکی خۆیان بوو، بۆ فێربوونی زمانی کوردی، بۆ ئەوەی بەکاری بێن بە هەدەف و ئامانجی خۆیان بووە، یا ئەوانەی کە بە شێوازێکی ئەکادیمی نەبووە کۆیان کردوتەوە. ڕاستە کۆمەڵی گوشیان کۆ کردوتەوە، ماچێتە قاڵبی زانستی لیکسیکۆلۆژیەوە. لیکسیکۆلۆژی ئەو زانستەیە کە تایبەتە بە نووسینەوەی وشە و واتاکەی لێگەدرێتەوە، یعنی وشەنامە، تەنها وشەکان کۆ بکرێتەوە و واتاکەی لێک بدرێتەوە. بەڵام زانستێکی ترمانەیە کە پێوترێ زانستی لیکسیکۆگرافی. زانستی لیکسیکۆگرافی ئەوەیە کە پێشتر باسمان کرد، یعنی تۆ بێیت سنتەرێک لەلایەن دەوڵەتەوە پشگیری بکرێت، کەسانی پسپۆڕی لە هەموو زمانەکان تیادا بنرێت، زمانی کوردی، فارسی، عەرەبی، ئینگلیزی، بزانی ئەم وشە ئەساسی هاوبەشە لە نێوان ئەم زمانە، کامیان هی خۆتە، کامیان وەرەگرتووە، هەمووی جیا بکرێتەوە، کامە وشەی بنەڕەتیە، کامە وشەی گشتیە، یعنی وردەکاری هەمووی کۆ بکرێتەوە بۆ ئەوەی زمانەکەمان لە فەوتان ڕۆزگار بکرێت. زۆر باشە دکتۆر ئیدریس، دێمەوە لای تۆ. پێم خۆشە لەبارەی ڕۆڵ و کاریگەری حوجرە و خانەقاکانمان یا زانایانی ئاینی لە ڕابردوودا بە تایبەت شاعیرانی ئێمە، ئەوانەی کە زانای گەورە بوون، چ ڕۆڵێکیان هەبووە لە پاراستنی زمان و هێشتنەوەی زمان بە زیندوێتی؟ بەڵێ لە ڕاستیدا زمان دوو بەشە، بەشێکی مۆسیقایە، ئەو کەلیمات و ئەو حرف و ئەو دەنگانە، ئەو ڕستانێکەوە دەیبیسین، ئەوە هەر مۆسیقایە، وەکو هەموو زمانێک مۆسیقایەکی تایبەتی خۆی هەیە. بەڵام ئەوەی لەناو ئەو مۆسیقایە ماناکانن، یعنی زمان دەفری مانایە، مانایەکی زۆر لە خۆی هەردەگریتن، بەشی خەون و خەیاڵەکان، بەشی پێویستیەکانی مرۆڤەکان دەکاتن. هەر وڵاتێک، هەر میلەتێکەوە پێویستیەکانی زۆرتر بوو بیتن، فەرهەنگی علم و زانستی گەورەتر بیتن، بێگومان هەر بەخۆی کەلیمات دروست دەبێ، هەر بەخۆی بەرەو پێش دەڕواتن. هەر وڵاتێکی شکەمتر گرنگی بە بوارە جۆرە و جۆرەکانی کشتتوکاڵ و پیشەسازی و گەشتیاری و ڕۆشنبیری و ئەدەبی و توڕاس و هەمە شتانە بداتن کەوابی هەژار دەبی، کەلیماتی کەم دەبیتن. زمانی عەرەبی لۆ بەرەو پێشوە لەبەرەوەی شاعریش زۆر خەڵک شتیان لە بۆ نووسی، فەرهەنگیان لۆ گەورەیە لەبەرەوەی هەموو مسلمانان بە کورد و عەرەب و بە فارس و بە تورک و هەموو بە زمانی عەرەبی نووسیان. فەرهەنگ بەو شێوەیە یعنی زۆر زۆر فەرهەنگیان دەوڵەمەند بوو. حوزرە لە ڕاستیدا خەڵکی پێگەیاند بوو، مێشتی پڕ کردبوون لە مەعنا، هەمووی عالمی گەورە گەورە دروست بوون. کاتێک ئەو عالیمانە تێکەڵاوی خەڵکی بوون، پێویست بوو ئەفکارەکانی خۆیان بگەینن، پێویست بوو ئەو بیرە جوانانی کەوا هەیەە بیگەینن. لەوێوە هاتن جوانترین شاعرەکانی خۆیان نووسی، تڕاستێکی گەورە، کەلتورێکی زۆر جوان و نایابیان لە ئەدەبیات دروست کرد، هەتاکو ئێستاکە هەمیشە شانازی پێوە دەکەین. ئەو کەلتورە لە ڕاستیدا بەس وشە نییە، ئەوە هەموو مەعانیە، ئەمە قیەمە حەزاریەکانە، بەهاژیاریەکانی کۆمەلگای کوردەواریە، چونکە زمانی داگ یعنی زمانی کللتوری نەتەوەیی، یعنی نەک سیستمە دەنجی و مۆسیقیەکە، ئەوەیان لە ڕاستیدا ڕاستە هەر زمانێک تایبەتمەندی خۆی هەیە و شانازیش بە زمانی خۆمان دەکەین کە خوددا بەو شێوەی ئێمەی خوڵقاندووە. بەڵام زمان یعنی بە چ ژیان خۆش دەکاتن ئەگەر بێت و کەلتوری نەتەوەی بگواستەوە لەنەوەیەکەوە بۆ نەوەیەکی دیکە. خەڵک بۆ دەڵێتن 50 ساڵ پێش ئێستا لە ئێستا خۆشتر بوو،
ئایا 50 ساڵ پێش ئێستا هۆکارەکانی ژیان وەکو ئێستا فراهەم بوون لە ڕاستی داوانە بوو خەڵک زۆر بە سادەیی دەژیا بەڵام لەبەرەوەی زمانەکەیان کەلتورێکی جوان بەڕێوەی دەبرد ڕێز هەبوو خۆشەویستی هەبوو هەر لە سەلامکردنەوە یەک دەگەیشتە یەکێکی هەتاوەکو بەجێی دەهێشت هەر دوعای خێری لە بۆ دەکرد و هەر قسەی خۆشی لە بۆ دەکرد هەر دڵی خۆش دەکرد دڵەکان پڕ خۆشەویستی بوون لە بۆ یەکتری بۆیە ژیان خۆش بوو ئەگەر زمان بێت و بە ملیۆنەها وشەی هەبیتن بەڵام لە ڕووی بەهاژیاریەکانەوە لاواز بیتن ناوەڕۆکەکەی ناوەڕۆکێکی بەهێز نەبیتن لە ڕاستیدا ناتوانانی ژیان خۆش بکاتن لەبەرەندێ حوزرە دەورێکی زۆر زۆر گەورەی هەبوو لە دروستکردنی کۆمەڵێک زانە کەوا ئەوان تێگەیشتن ئەم زمانە کوردیە زمانی دابوونەریتی کوردەواریە زمانی ئەخلاق و زمانی پەروەردەیە زمانی زانست و زمانی ڕۆشنبیریەکی گەورەیە لەبەر هەندێ لەوێوە هاتن وەکو ئەرکێکی ئاینی وەکو ئەرکێکی نیشتیمانی ئەفکارەکانی خۆیان تۆمار کرد و بیلفەعل لە زۆربەی ڕەهەندە ژیاریەکاندا میلەتی خۆیان بەرەو پێش بردووە کەلتوری عادات و تەقالید و کەلتوری جوانیەکانی کۆمەڵگای کوردیان تۆمار کرد. کاتێک سەیری کوردیزانی مەحوی و نالی و حاجی قادری کۆیی و مەلای جەزیری و ئەحمەدی خانی و خانای قوبادی و ئەوانی دیکە دەکەین سەرت دەسوڕمێ کە لەگەڵ ئەو دواکەوتوی ئەو سەردەمە و نەبوونی خوێندنی ئەکادیمی ئەمان چۆن ئەم کوردیان زانیەوە مەبەستمەوەی بپرسم ئایا ئەمە هەر شتێکی ڕێکەوت و لە خۆوە بووە یا بە مەبەست کاریان لەسەر پاراستنی زمان و جێکردنەوەی وشەی کوردی کردووە لە بەرهەمە شیعریەکانیاندا؟ نابێگومان بە مەبەست بووە ئەمە غەمێکی گەورە بۆ دائیمەن غەمی ئینسانی گەورە دەکاتن بەڵام بۆچی لە ئێستاە تەبعی شەکەرباری من کوردی ئەگەر ئینشا دەکە وەکو گوتم یعنی ئیتیمامات یعنی ئەگەر بچینەمە سەر هەتا مێژووی ئەوروپای ئەو کاتی ئەوروپا شکستی هینە کۆمەڵێک مەزاهبی عەبەسی دروست بوو لە ئەدەبیاتیان وەکو دادایی و سوڕیالی و سیمبۆلی و ئەو شتانە ئێستا یعنی بەشێکی زۆری ئەدەبیاتی مە لە پەیڕەوی ئەو مەزاهیبانە دەکاتن ئێستا کلاسیک بوویتە عیبەیەک یعنی چوەکو ناوەڕۆک دەڵێن ئەمە شتی کۆنە چوەکو ئوسلوبی نووسین پێیان شتێکی عیبەیە لە کاتێکدا لە ڕاستیدا زۆر شاعری گەورەش ناتوانیتن قەسیدەیەک یان غەزەلێکی وەکو نالی بنووسیتن یعنی تواناکان کەم بووینەوە هونەری نووسین کەم بووە لە ڕاستیدا و کاری نوێی زۆر جوانیشمان هەیە زۆر شاعری باشمان هەیە ئینکاریەوەی ناکەین کە ئەدەبیاتی نوێشتی زۆر جوانی تێدایە بۆ نمونە مەسەلەن لە سەرەتای سەدەوە پیرەمێرد و گۆران چیان پێشکەش نەکرد بەختیار زێوەر و شاعیرانی ئەو سەردەمی یعنی زۆر زۆر شتی جوانیان نووسی زۆر زۆر شتی جوانیان پێشکەش کرد بەڵام لەبەرەوەی زمانەکەیان زۆر خۆش دەویست لەبەرەوەی وڵاتەکەیان زۆر زۆر خۆش دەویست من هەر تەسەوەڕم ئەوەیە گرنگیدان بە زمان و بە کەلتور یعنی کەم بووە مادام ئیتیمامات لە مێشکمان کەم بۆ بەرامبەر بە مێژووی خۆمان بە کەلتوری خۆمان بە زمانی خۆمان لە بەرهەندی واقعەکە وای لێ هاتیە ئیتر غەممان نەمایە مادام غەممان نەمابێ ئیشی لە بۆ ناکەین. زۆر باشە ماوە سالم دێمەوە لای جەنابێت دکتۆر ئیدریس ئاماژە بەوە دەکایەکێ لە هۆکارەکانی دەوڵەمەندی و بەهێزی زمانی عەرەبیەوە بووە کە گەلانی موسڵمانی پێگەێنەری دەوڵەتی ئیسلامی هەمیشە لە تورک و فارس و کورد بە عەرەبی نووسیبان ئەمە یەکێ لە هۆکارەکان مەبەستمەوەیە هەستی ئاینی کە جەنابتان لە سەرەتاوە ئاماژەت بەوە کرد کە نەبوونی فەرهەنگەوای کردووە زمانی کوردی لاواز بێ و بوونی فەرهەنگیش دەبێتە کۆڵەکەیەک بۆ ڕاگررتنی زمان هەستی ئاینی چ ڕۆڵێکی هەبووە لە دروستکردنی فەرهەنگاوە بۆچی ئەم هەستە ئاینیە لە کوردستان و لای زانایانی پێشینی ئێمە پاڵی نەناوە بەوە کە زانایانمان شاعیرانمان کەسایەتی خەمخۆرەکانمان بیر لە دانانی فەرهەنگێک بکەنەوە بۆ کورد زیاتر ئەمە گەڕێتەوە ئێمە باس لە پێشەوەی باز لە نەتەوەی خۆمان بکەین با باس لە نەتەوەکانی تری پێشتر بکەین بۆ نمونە لە پێش زایندا ئەگەر بین باس لە هندیەکان بکەین سەرەتای فەرهەنگدانان و سەرەتای گرنگیدان بە زمان دەگەڕێتەوە بۆ لای ئەوان لەو سەردەمەدا یەکێک لە زانا بلیمەتەکانیان بە ناوی پانینی گرنگی بە زمان دەدات بناغەیەک بۆ زمان دادەڕێژێت لەو سەردەمەدا پاڵ پێوەنەری سەرەکی لای هندیەکان
ئاین بووە. ئاینەکەیان پاڵی پێوە ناون کە گرنگی بە زمانەکەیان بدەن، زمانەکەیان خۆش بوێت. بەوە بووە کە کۆمەڵێک تەقسی ئاینیان هەبووە لە کتێبەکەیاندا لە ڤیدادا کە میلەتەکە لی تێنەگەیشتووە، هەوڵیان داوە ئەو وشانە بنووسرێتەوە، دراسی زمانەکەیان بکرێت، وردەکاری لەسەر بکرێت، یانی خۆشەویستیان بۆ دین و ئاینیان پاڵی پێوە ناون کە گرنگی بە زمانەکەیان بدەن و لە فەوتان ڕۆزگاری بکەن. دوا بە دوای ئەوانیش بە هەمان شێوە عەرەبەکان توانیویانە کە لە سەدەی هەشتەمی کۆچیدا خەلیلی کوڕی ئەحمەدی فەراهیدی کە گرنگی بە زمان داوە، لەو سەردەمەدا قاموسی موحیت و دەیان قاموسی تر کە نووسراوەتەوە، ئەمانیش بە هەمان شێوە هەوڵیان داوە بۆ ئەوەی ئەو شانێک کە لە قورئانی پیرۆزدا هەیە لی تێناگەن، واتای لێک بدرێتەوە. یعنی پاڵ پێوەنەری سەرەکیش لای عەرەبەکان ئاین و دین بووە، قورئان بووە، بۆ ئەوەی لە فەوتان ڕزگاری بکەن، بۆیە گرنگیان بە زمانەکەیان داوە. بەڵام وەکو نەتەوەی کورد تا ئێستا بەو جۆرە بیر نەکراوەتەوە، هەم خۆشەویستی بۆ ئاین، هەم خۆشەویستی بۆ نیشتمان، بۆ نەتەوە تا ئێستا بەو جۆرە نەبووە کە هەر لە دوای سیەکانەوە لە شەستەکانە لە کە شێخ محەممەدی خاڵ چەند فەرەنگی خاڵی نووسیوە، دواتر ئەوانەی تریش کە کۆمەڵی فەرەنگی تریش نووسراوە. شێخ محەممەدی خاڵ خۆشەویستی بۆ نیشتمانەکەی پاڵی پێوە ناوە کە ئەو فەرەنگانەی نووسیوە و کۆمەڵێک وشەی کۆ کردوێتەوە و هی هەموو زارەکانی هێناوە لە دوتوێی چەند بەرگێکدا بە چاپ گەێنراوە بە ناوی فەرهەنگی خاڵەوە. کەواتە ئێمە ئەبێت هەوڵ بین بۆ ئەوی زمانەکەمان خۆش بێت، یعنی هەم هەستی ئاینی هەم هەستی نەتەوایەتی پاڵمان پێوە بنێت، هەمومان بە گشتی زمانەکەمان خۆش بێت و هەوڵ بدەین زمانەکە لە هەموو شێوەزارەکان کۆ بکرێتەوە، جیا بکرێتەوە، بۆ ئەوەی ئەگەر تۆ کۆ نەکرێتەوە، یان لە فەرەنگیەکان نەبێت ئەفەوتێت، چونکە دەیان وشەی زۆر باش هەیە لای کەسە بەتەمەنەکانی باو باپیرانی ئێمە کە ئەو کەسە بچێتە بمرێت دەتر ئەم وشەیە لەکوێ، ینی کەواتە بەنووسینەوە لە فەرەنگ دەتوانین زمانەکەمان پارێزگاری لێ بکەین، وەکو ئەو نەتەوانەی تر کە چۆن سوودیان لە دین و نەتەوەش وەرگرتووە. بۆ زۆر باش ماڵ سالم، لە حەفتاکاندا یەکێ لە خەم و ئاواتەکانی کۆڕی زانیاری کورد و شاعیر و کەسایەتیەکانی نێو کۆڕی زانیاری کورد بریتی بوو لە نەبوونی زمانی یەکگرتووە و نەبوونی ڕێنووسێکی دیاریکرا و نەبوونی زمانێکی ستاندارد. مەبەستمەوەی بپرسم ئایا ئەم خەمە لە پێشترە یا بوونی فەرهەنگ؟ بۆچی تۆ پێت وایە نەبوونی فەرهەنگ زیاتر گورز لە زمانەکەمانەدا تان نەبوونی زمانێکی یەکگرتووە یا زمانێکی ستاندارد و ڕێنووسێکی دیاریکراوە؟ وەڵام من پێم باشە گرنگی بە هەردووکیان بدرێت، یعنی تۆ ناکرێ، ینی ئەبێ ئەو ئیشە بدرێتە دەست کەسانی پسپۆر، ناکرێت ینی کاریگەری حیزبی لەسەر تاکەکانی ناو کۆمەلگا وا بکات کە نەتەوەی کورد تا ئێستا خەمخۆرێکی ئەوەی نەبێت، یعنی بتوانێت زمانێکی ستاندەر بۆ خۆی دابڕێژە، یعنی زمانێکی ستاندارد ڕاستە لە دام و دەستگای دەوڵەتا بەکاردێن، ڕاستە لە تەلەڤیزیۆنەکانە ئەم کرمانجی ناو ڕاستە هەنگاوی بەرەوە ئەوە ناوە کە بێ بە زمانی ستاندەر، بەڵام پێویستەکە تەنها زمانی کرمانجی ناوەڕاست نەبێت، یعنی کرمانجی ژوور و دیالێکتی گۆران لۆڕی، یعنی گرنگی بە هەموو دیالێکتەکان بدرێت پێکەوە، یعنی لا لە هەمویان بکرێتەوە، لە هەموو ناوچەکان بە شێوەزاری خۆی بخوێنرێ با زمانی ستاندەر، یعنی زمانی ستاندەری نەتەوەکانی تر بەچی دروست بووە؟ یەکێک لەو خاڵانە ئەڵێ بە ژمارەی دانیشتوان، یەکێک لەو خاڵانەش ئەڵێ بە ئیستیفتا بکرێت ناو کۆمەلگا، یعنی تۆ ئەگەر ماف بە تاکەکانی شێوەزارەکان نەی ئەو سبێنی ئامادەیە دان بنێ بە کرمانجی ناوەڕاستە یا هەر شێوەزارێکی تر یا هەر شێوەزارێک دەسەڵاتی هەبوو ئەبێ تەنها خەمی شێوەزارەکەی خۆی بخوا، یا ئەبێ ماف بەموو شێوەزارەکانی تر بدات بۆ ئەوەی وە بدرێتە دەست کەسانی پسپۆر بۆ ئەوەی لە ئایندەدا بتوانین زمانێکی ستاندەر بۆ نەتەوەکەمان دروست بکەین. زۆر باشە دکتۆری دریز دێمەوە لای تۆ.
باسمان لە هەوڵ و ماندووبوونی شخصیات و کەسایەتی و شاعیر و زانایانی ئێمە کرد. خودی حجرە و خانەقاکان لە پاراستنی کەلەپور و دەستنووس و زمانی کوردیا چی بووە؟ وەکو لە پێشەکەکەش ئاماژم پێکرد کە حەمەی حەمەباقی لە یەکێ لە کتێبەکانی ئاماژە بەوە دەکات هەر لە دێر زەمانەوە حجرە و خانەقاکانی کوردستان مەڵبەندی پاراستنی عیلم و عیرفان و کەلەپور و زمانی کوردی بوون. ئایا بەدەر لە هەوڵە تاکە کەسیەکانی وەکو نالی و حاجی قاری کۆیی و ئەحمەدی خانی و مەلای جەزیری خودی حجرە و خانەقا خۆی چ ڕۆڵێکیە بووە لە پاراستن و هێشتنەوەی ئەو سامانە نەتەوەیی و زمانەی کە هەمان بووە؟ زۆر لە مێژە زانایانی کورد مەلایانی کورد بیریان لەوەی کردەوەکەوە زمانی ئاین دەبێ بکرێتە زمانی کوردی. هاتن بۆ نمونە خوتبە گوتیان هەندێک بنەمای هەیە دەبێ بە زمانی عەرەبی بیتن، لە غەیری ئەو بنەمایانە هەموو پەیامەکە دەبێ بە زمانی کوردی بی هەتا خەڵک تێی بگاتن بە باشی. لەو ڕۆژیوە ئەو کاریان کرد بەداخەوە مێژوەکەی دیار نییە، بەڵام لە یعنی لە بیدایەتی هاتنی ئیسلامەوە لە زۆر زووە ئەم کارە دەبی کرابیتن. دەستیان کرد بەوەی کەوا بە زمانی کوردی پەیامەکان بگەینن، ئاەتەکان شەرح بکەن، فەرمودەکان شەرح بکەن و ئەو پەیامانە ئەو فیقەیکەوە وەری دەگرن لەو ئاەت و حەدیسانە بە زمانی شیرینی کوردی بیگەینە خەڵکی. ئەمە وای کرد خەڵک زمانەکەی خۆش بوێتن و ئاینەکەشی زۆر زۆر خۆش بوێتن کەوە ئاینەکە مافی ئەوەی دەداتن هەموو کەسێک بە زمانی خۆی تێی بگاتن. ئیتر هەموو شتێک بە پیرۆست تەماشای کرا مادام شتەکە باشە و شتەکە پاکە. بەداخەوە نووسینمان تاخیر بوو، نووسینی زانای کورد یعنی ئەوەیان دواکەوە دەژینا وەکو فەرهەنگی زارێکی زۆر لە مێژ بوو بە کوردی قسەیان دەکرد و خوتبە و پەیامە دینیەکانیان کرد بە کوردی. مەدرسە بێگومان بە زمانی عەرەبی دەخوێندرا چونکە علومی شەرعی مادەم لە علومی دینی ئیسلامە ئەویش بە زمانی عەرەبی ئەوە علم هەموو علمێک بە زمانی علمەکەی دەخوێندرێت. ئێستا مەسەلەن زانستی پزیشکی هەر بە ئینگلیزی دەخوێندرێتن، ئەو زانستی شەرعیش هەر بە زمانی عەرەبی دەخوێندرێت. بۆ نمونە هەرچەندە ئێستا زانستە شەرعیەکانی شەندێکیان کراینە کوردی و ئاساییە بە کوردیش بخوێنرێن، بەڵام پێشتر چاپخانە نەبووە، کتێب نووسین زۆر زەحمەت بووە لەبەر هەندێ علمەکان قەینا بە عەرەبی خوێندراوە، بەڵام مەلایەکە پێی گوترایە کاتێک تۆ خزمەت دەکەی دەبی بە زمانی کوردی خزمەت بکەی، بێی لەناو پەیامەکانت خۆشەویستی وڵاتەکەی، خۆشەویستی یەکتری، خۆشەویستی سروشتەکە، خۆشەویستی دینەکە، جوانیەکان هەموو ئەو شتانە بە باشی لە خەڵکی بگەینی بۆ ئەوەی خەڵک بە باشی بتوانن یەکتری قبول بکەن و بە سینجی فراوانەوە لەگەڵ یەکتری بژین. ئەمە گەورەترین کەلتور و توراسەکەەوە حوجرە لە بۆ ئەو میلەتەی بەجێهێشت، یعنی هەتا هەشتایەکان و هەتا هەفتایەکان و چەند ساڵێک پێش ئێستا 20 ساڵێک پێش ئێستا ئەو ڕووداوانەی ئێستا دەیبینین کەەوە خەڵک ئینتیمای بە کەلتور هەندێک کەس هەر نەیماوە، هەندێک کەس زەعیف بۆ ئینتیمای دەچیتن یعنی کاری قێزەون دەکرێت. هەموو ڕۆژی لە شاشەی تەلەڤیزیۆنەکان دەبیسین، یعنی گچکە دەچی گەورەی دەداتە بەرچەخۆی، خەڵک دەچی جەریمەی گەورە دەکاتن. ئایا هەتا 20 ساڵ پێش ئێستا ئەم جەریمانە هەبوو؟ نانەبوو. چێ پاراستە بووی؟ ئەو کەلتورە جوانەی پەیامە جوانیەکان کەوا خوای گەورە پێی خۆشە و میلەتانی فێر کردبوو و زانایانی کورتوانی بیان بیگەینە کورد. هەموو تاکێکی کورد لە ڕێوە جوانترین حەزارەتیان لە بۆ کورد تۆمار کرد و باشترین شارستانیەتی معنەوی فکری و حەزاریان لە بۆ میلەتەکەی بەرجەستە کرد. خەڵک توانی بەهۆی ژیانێکی زۆر خۆش بەسەر ببە. مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس بە ڕەحمەت بێن نەمانی خوێندنی حوجرەیە و بە قوتابیەکانی دەڵێ دەستم دامێنتان هەتا ئەتوانن هەوڵی هێشتنەوە و مانەوەی خوێندنی حوجرە بدەن. مەبەستمەوەی ئایا خوێندنی ئەکادیمی و زانکۆکانمان بەم شلو شێواوی و بێ ئاستی کە لە ئێستایا هەیە دەتوانن ببنە جێگرەوە و بەدیلی خوێندنی حوجرە و ئەو کاریگەری کە حوجرە لە ڕابردوویە هەیبووە؟ بێگومان بە هیچ شێوەیەک ناکرێتن ئەم شتە، ئیلا دەمێنێتەوە کاری شەخصی. هەندێک کەس لە خۆی دەتوانیت خۆی بەرەو پێش ببە ئاژینە بەو مەناهیجەی ئێستا هەیە و بەو دەوامی ئێستا هەیە. لە ڕاستیدا پێم وایە زانکۆ ناتوانانی نووسەرێکی دروست بکە ئەگەر بێت و نووسەرەکە خۆی بەخۆی زۆری تێدا نەبیتن و خەڵکیش ئیهتیماماتی بەشتی مادی زۆر بووە، فکری لەسەر ئەو داهێنانەی کەمتر بووە. بە زەمن قسەیەکی یعنی
نوێتر لە قسەی مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس بەبیرم دێ دکتۆر عەزەدی مستەفا ڕەسوول یادی بەخێرە و کاتەی لە پەرلەمان بوو لە یەکەم خۆلی پەرلەمانی کوردستان لە یەک لە جەلسەکان کەوا ئاشکرا بوو یعنی ڕوومار دەکرا دانیشتنەکەی پەرلەمانی گوتی پێویستە زۆر گرنگی بە حوزرەکان بدەینەوە چونکە حوزرەکان نالی و مەحوی و سالم و کوردیان دروست کرد لەوێ نەبی دروست نابنەوە چونکە لەوێن دەر یان سیستمی حوزرەی سیستمێکی زۆر زۆر پێشکەوتووە قوتابی دەگەڕێ باشترین مامۆستای لە بەخۆی هەڵدەبژێریتن و منهەجێکی زۆر مهم دەخوێنیتن کۆمەرێک معارفی زۆر گەورە وەردەگری ئەو قوتابی مێشکی پڕ دەبیتن وەکو گوتم یعنی زمان بە چ پڕ دەبیتن ئەو فەرهەنگەی مامۆستای بەڕێز باسی دەکردکەوە زۆر گرنگە من لەگەڵیمە زۆر زۆر گرنگە فەرهەنگ بەڵام یعنی چۆن دروست دەبی بە دڵسۆزی دروست دەبیتن هەتا ئیتیمامان بە زمانی خۆمان زۆرتر بی بە کەلتورمان زۆرتر بی وشەی نوێ بەرهەم دێتن خۆ وشە لە چێن دەربەرهەم دێتن ئەو کاتی ئەگەر بنووسرێتەوە باشترە بێگومان ئەگەر نەژنووسرێتەوە مادام خەڵک بەکاری دینیتن ئەمە هەر زۆر زۆر گرنگە. زۆر باشە ماوە سالم دێمەوە لای بەڕێستان لە ئێستاە ڕێگریەکانی بەردەم دروستکردن یان نووسینەوەی فەرهەنگێکی کوردی چین کێ هۆکارە یا کێ ڕێگرەوە ئەو مەترسی و لەمپەر و گرفتانە چین کە ئێمە منێک وەکو تاکە کەسێک وەکو میدیایەک تۆ وەکو مامۆسایەکی زانکۆ ئەو وەکو نووسەرێک دێتە ڕێگەمان لە دروستکردن یا بنیادنان یان نووسینەوەی فەرهەنگێکی گونجاو کە سەرنجام تەواوی خەزێنەی زمانەکەمانی تایە جێب بێتەوە. وەڵامدانەوەی ئەو پرسیارەی کە لە دکتۆرە کرد شتێک لەسەر ئەوەی حوجرەکە بە بەڕێزە بڵێن ینی ئەو سەردەمەی کە ئەو دڵسۆزیەی لای نالی و لای سالم و لای کوردی و لای فەقیەکانی تر هەبووە بە دیار چراوە و لە شوێنێکی بڵێن ژوورێکی نۆرمەڵی زۆر سادە و ساکاری ئەو سەردەمە و شەو تا بەیانی و ینی زۆربەی کاتیان بە خوێندنەوە سەرف کرد بێ و زۆر دڵسۆز بوو بن هەم بۆ دینەکەیان هەم بۆ زمانەکەیان هەم بۆ عیلمەکەیان ینی ئەمڕۆ خوێندکاری زانکۆ دکتۆری بەڕێز و من لە زانکۆکانە دەرزەڵینەوە یا لە مەکتەبەکانە خوێندکاری ئێستا چەند ئامادەیەشە دووەربگرێت چەند خەریکی خوێندنە بێت چەند مۆبایلەکەی پێ و مەشغوڵی کاری ترە ینی ئەمڕۆ یەکێک لە لەوانەی کە بۆ زمان و بۆ بابەتەکانی تر خۆنەویستی ینی ئێمە نامانەوێت هەنگاو بنێن ینی خوێندکارەکە لە زانکۆ لە قۆناغەکانی تر بە پێی پێویست هەوڵی لەگەڵانایە ڕێکاری تری تەکنەلۆژیا تۆتە پێشەوە مۆبایلێک بەیانی تایوارەگرێ بەدەستەوە خەریکی کۆمەڵێک یاریە لەکوێ فێری زانست بێ لەکوێ زمانی خۆشەوێ لەکوێ چوار شعر لەبەرەکە لەکوێ بە دوای کۆمەڵێک بابەتی زانستی و دینی و نەتەوەیە ئەگەڕێت یعنی هۆکارێکی تر بووە عەولەمە هاتووەتە ناو ماڵەکانمان ڕێی لێگرتووی ناتوانین یان دەستبەرداریشیان بین زۆربەی زۆری گەنجەکان یعنی ئالوودە بوون بە کۆمەڵێک مۆبایل و ئەنتەرنێت و ئەمانەوە زیاتر یعنی خەریکی علم و زانست و بابەتی نەتەوەیی بن خەریکی بابەتێکترن کە ینی کاتی خۆیانە کوژن ینی ئەمانە ئەولەمە ئەم بوارەی بۆ ئێمە هێناوتە پێشەوە وەخەتای ئەو بوارە تەکنەلۆژیاکە نیە بۆچی ئەولەمە و جیهانگیری تەکنەلۆژیا بۆ منە ئەو گورزەی کە بە ئێمە و بە ئەدەبیات و بە نووسین و بە زمان و تەنانەت بەکایە کۆمەڵایەتی ئێمەشی گەیاندووە یام ئەو گورزەی کە پیاە کێشاوین بۆچی میلەتەکانی تر بەو شێوەیە نیە مەبەستمەوەیە ئایا تەنها بۆچی هەمووی بکرێتە هۆکاری ئەولەمە و جیهانگیری و تەکنەلۆژیا بەڵا هۆکاری ئەولەمەکە من بۆم ڕوون کردیتەوە زیاتر بەو ئاقارە ینی ئێمە خۆمان ینی ئەتوانین ئەوە جیهازێکی کۆمپیوتەرە ئەنتەرنێتە مۆبایلە لە بەردەستمانایە ئەتوانین بە ئاقاری باشە بە بواری باش بەکاری بێنین بە بواری خراپیش بەکاری بێنین بەڵام ئەمڕۆ ینی ئەو خوێندکارانەی کە مۆبایل و ئەنتەرنێت و کۆمپیوتەر و ئەمانە بەکارێن زیاتر وەرە دراسە بکە بڕۆ لە شوێنەکانە سیر بکە بە بارە سلبیەکە بەکارێن ئەگینا ئەمڕۆ ئاسانکاری لە ڕێی تەکنەلۆژیا و لە ڕێی ئەنتەرنێتە و لە ڕێی مۆبایلە و هەموو شتێک لە بەردەستایە جاران ئەگە تۆ شتێک بویستە بابەتێکی زانستی هەبواە دابنین لە
زانکۆیەکی جیهان لە ئەمریکا لە بەریتانیا بواە تۆ چۆن دەسەکەوت ئێستا تۆ لە ڕێ ئینتەرنێت تۆتوانی بڕۆی سوودی لێ بکەیت دەکەم لەوەی کە هۆکار و گرفتەکان یا بوونە و لەمپەرانە چین کە دێتە ڕێی تاگ یام دامەزراوەیە لەوەی کە تا ئێستا نەیتوانێت فەرهەنگێکی دەوڵەمەندی زمانی کوردی پێشکەش بکات لەوە چێ خەڵکێک بڵێ 4 ساڵی کۆڕی زانیاری کورد و پاشتریش یەکێتی نووسەرانی کورد یام لە ئێستادا کە حکومڕانیەکی کوردی لە دوای 92ەوە هەیە بۆچی نەیتوانیوە فەرهەنگێکی کوردی بێنێتە دی وەڵا ئەوە ئەبێت ئەو پرسیارە ئاراستەی زانکۆکان بکرێ ئاراستەی دەوڵەت بکرێ ینی ئاراستی تاکەکانی ژیانی ئەتوانرێ ئێسش بکرێ ینی با ئەم چەند ساڵش نەکرابێ ئەوە پێشنیارێک بخرێتە بەردەم زانکۆکان بخرێتە بەردەم سەرۆکی حکوومەت ینی وەکو نەتەوەکانی تر چۆن توانیویانە سنتەرێکی باش دابنێن چۆن توانیویانە کەسانی پسپۆر دابنێن عەرەبەکان وەک باسمان کردنەوەکانی تر گەڕاون هەموو شوێنەکان هەرچی وشە هەیە لە زمانەکانە هەرچی وشە هەیە لە شێوەزارەکانە سەرجەمیان کۆ کراوەتەوە سەرجەمیان هێنراوە پۆلیان کراوە کەسانی پسپۆڕیان جیا کراوەتەوە یعنی بەدەیان ئەوە بە بودجەیەکی باشەکرێ ئەوە بە سنتەرێکی باشەکرێ ئەوە بەوە ئەکرێ بدرێتە دەست کەسانی پسپۆڕی تایبەت بەو کارە وە کۆمەڵی کەسانیش خۆبەخشانە یا لە ڕێی زانکۆکانەوە بۆ ئەوەی ینی بتوانی شان بەشانی نەتەوەکانی تر تۆش ئەو فەرهەنگە دابنرێ کوا ئێسادەی تۆ فەرهەنگێکم بەرێ وەکو ئۆکسفۆرد دانرابێ وەکو خودای فارسی دانرابێ وەکو قاموسی محیتی عەرەبی دانرابێ منجد دانرابێ کە ئەمە خۆ هەر لە خۆیەوە دروست نەبووە غێر بە کەسانی پسپۆڕ و غێر بە بواری ئەکادیمی کراوە و بە کەسانی پسپۆر کە هاتوون وشەکانی سەرجەمزارەکە و زمانەکەیان کۆ کردوتەوە زۆر باشە دکتۆر ئیدریس دێمەوە لای تۆ لە ئەگەری زیاتر بێڕۆڵکردن و وەکڵێ پشتگوێ خستنی حجرە و خانەقاکانی ئێمە کە لە ئێستادا ئەوەی کە جاران ئەیان گوت مەلای 12 عیلم لە خزمەت مامۆساکەیە شەو ڕۆژ خەریک بوو عیلمە زۆر قورسەکانی حجرەیە خوێند و پاشتریش هەوڵیەدا بیخاتەوە خزمەتی میلەتەکەی لە ئەگەری بێڕۆڵکردن و پشتگوێ خستنی حجرە و خانەقاکانمان وە گواستنەوەی قوتابی لە خوێندنی حجرەوە بۆ خوێندنی ئەکادیمی ئایا زمانمان هەر لەم ئاستا ئامێنێتەوە یان ئەتوانین بڵین زیاتر بەرەو لاواز بوونەچێ یان بوونە زانکۆ ئەتوانێت بدەوڵەمەندتری بکە لە ڕاستیدا زانکۆ بیاوە خۆت حوزرە بیتن یعنی وەکو زمان دەبی خەڵک شاناسی بکاتن بە زمانی خۆی دەبی شاناسی بکە بە وڵاتی خۆی ئەمڕۆ کۆمەڵێک سەبەبی سیاسی هەیە وا دەکە خەڵک ئینتیمای لاواز بیتن ئەم بارە ئابووری و ئەم بارە سیاسی و ئەم بارەی یعنی خەڵک تێیدایە ئەوە وای کردی شتەکانی لەبەر چاوی بچوک بکتەوە پێم وابی بیبێ و حوزراش هەر وەکو جاران ئەو قووەتەی نابیتن یعنی من ڕۆژێک لە خوتبەیەکی بۆ مامۆستایەکی بەڕێز دەیگوت باسی ئیسرا و میعراجی دەکرد على ئەساس بە کوردی قسەی دەکرد دەیگوت ئەم ئیسرا و میعراجە کارەساتێکی یەکجار گەورە بوو مەبەستی وا بە معجزەیەکی یەکجار گەورەیە یعنی ماشەڵڵا ئەمە کوردی بیتنەوە ئەو بەنیەتی خۆی دەڵێ معجزەیەکی یەکجار گەورەیە دەڵێ کارەساتێکی یەکجار گەورەیە من چەند ساڵ ینی لە مەحەدی خیتابەی دەرسم دەگوتەوە کوردۆلۆجیم پێ دەگوتن یعنی بەداخەوە زۆرێک مامۆستایانی ئاینی لەوێ دەیان خوێن یعنی لە زمانی کوردیان لە ڕاستیدا هەر نەدەزان یعنی هەندێکیان خەریک بوو لەگەڕم بە شەڕ بێن دەیان گوتم کوردیت چیە تووشی مەبووە لەبەر هەندێک لە ڕاستیدا دەڵێم دەبی بیرکردنەوە مانزارێکی دی بگۆڕێتەوە پەروەردە مانزارێکی دیکە بگۆڕێتەوە بەوەی شتەکان چاک دەبنەوە زۆر باشە دکتۆر ئاساییە من ئێستا لە کاتی قسەکردنە ڕەوانبێژ نەبم یان بۆمنە ڕەچاوی خاڵبەندی و ڕێنووس و دواوی و دوایی نەکەم یا بەجۆی لە جۆرەکان کوردیانە قسە نەکەم بەڵام بۆچی ئەگەر مامۆستایەکی ئاینی لەسەر مینبەر لی نەگرین بۆچی تەنانەت دەستگا ڕاگەیاندنەکانمان بۆچی نووسەرەکانمان ئەوانەی کە دەستگای چاپ و بڵاوکردنەوەیان هەیە تا ئێستا کوردی زمانی کوردی لە ناو ئەوانەشدا نامۆیە غەریبە حزوری نییە یعنی ڕێزم هەیە لە بۆ هەموو دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە بەڵام کامە دەستگا زمانەوانێکی هەیە بە کتابەکانی دابێتەوە هەڵەچنی لە بۆ بکاتن
لە نووسری وەردەگریتن بە تایبکراوی بە حازری وەکو خۆی چاپی دەکاتن. بەداخەوە هۆکاری ئەمە بۆچی ئەم پاشاگەردانیەی لە زمانی کوردیە هەر لە حەفتاکانەوە کۆڕی زانیاری کورد نەیتوانی چارەسەری بکات. لە ئێستادا وەزارەتی ڕۆشنبیری بەڕێوەبەرایەتی کتێبخانە گشتیەکان کاتێکە مۆڵەتی چاپکردنی کتێبێکەدا بە نووسەریا بەدەستگایە بۆچی هەوڵێک نادەن بۆ چارەسەرکردنی ئەم پاشاگەردانیە؟ وڵی تا ئەمەیان کارەساتە لە ڕاستیدا ئەمەیان خراپە. ئەتو بزانە پیرەمێر چاپخانەی هەبوو لە سلێمانی حرفەکان هەموو ئاسن بوون تاوەکو وشەیەکی دروست دەکرد بۆ نمونە 7 پیت بوو دە بە 7 معدەنی بینی لە تەنیش دێک دابنێتن ئینجا فاسیلەیەکی دابنێتن ئینجا وشەیەکی دیکە بەم شێوەیە ژین و ژیانی دەردەکرد. بڕۆ ئێستا ژین و ژیانی بخوێنەوە دەبینی زۆر بەبێ هەڵەیە کەچی ئەوەی ئێستا دەرەسی گۆڤار و ڕۆژنامە ئێستا کتێبی ئێستاکە پڕی هەڵەیە لەگەرەوە هەموو کۆمپیوتەر و هەموو ئەو تەکنەلۆژیای پێشکەوتوی کەوا نووسەرەکانی ئێستا مامەڵەی لەگەر دەکەن و دەستگاکانی چاپ مامەڵەی لەگەر دەکەن. ئەمە یعنی چۆن لێکی بدەینەوە ئەگەر غەمخۆری و دڵسۆزی نەبیتن کەوا کەمی کردی وەکو جاران نەمایە ینی بە دوایە ینی شتێکی دیکەشەیە بەڕاستی ینی جاران خەڵک شەرمی لە خۆی دەکرد یەکێک نووسەرێکی زۆر باش نەبوایە بەرهەمێکی بڵاو نەدەکردەوە شاعیرێکی زۆر باش نەبوایە یعنی باز دەکەن لەگەر حاجی خادری کۆی لە کۆیە دوو کەس سێ کەسی دیکەشە بۆ ناویان حاجی خادر بۆ هەر شاعیریش بووینە بەڵام لە ڕاستیدا هیچیان بە دیار نەکەوتین هەر شعرەکانیشیان بڵاو نەکردیتەوە چونکە زانیان لەو مستەوایی نیە مەطلوب بیتن کەس نازانێت چیە بوون بەزە من جارێک لە دکتۆر معروف خەزنەدارم بیست یادی بە خێربی ئاوا بوو یعنی خەڵک ڕێزی لە خۆی دەگرت ئێستا لەبەر ئەوەی کە کەناڵەکانی ڕاگەیاندن زۆر کەسەیە یعنی بەداخەوە یعنی هەر کەسە خۆی دەناسیتن یعنی هەموو شتێکەر بەڕێوەبرن و قسەکردن نییە تەمەشای موزیعی کەناڵە زۆر پێشکەوتوەکان دەکەی زۆر پرۆفیشیناڵیان زۆر پڕمەعریفەنە دەتوانن یعنی خۆیان زۆر باش ئامادەکردیە بێگومان ئەسبابیش هەیە لۆ ئەوەی ئەوجا ئەو سەبابانە بە هەر حاڵێک بیتن یعنی ئەسبابی وا دروست بووە لێرانە وەزعەکە وەکو پێویست نەبی زۆر دڵخۆشکەر نەبی. زۆر باشە مامۆستا سالم ئەو خەمەی کە تۆ هەتە ئەویش بریتە لە نەبوونی فەرهەنگێک بۆ زمانی کوردی ئایا ئەمە تەنها ئەرکی دەسەڵات و وەزارەتی ڕۆشنبیری و لایەنە پەیوەندیدارەکانە یان بۆ منە هەر یەکەمان لە ئاستی خۆیەوە دەتوانێت هەوڵی کۆکردنەوەی فەرهەنگێک بدەین لە باو باپیر و دراوسێ و ئەو خەڵکە بە تەمەن و بە ئەزمونانی کە لە دەورمان بۆ نمونە من لە بریەوەی وشەیەکی درێژی دارستانی سروشتی بەکاربێنم کە وشەیەکی لەوە چێ داڕێژرا بێ و پەیوەندی بە کوردیانەی با لێڕەوار بەکاربێنم کە وشەیەکی بۆ نوبەرامەیەکی کوردی جوانی لێوە دێ مەبەستمەوەی ئایا منێک لە لای خۆمەوە تۆ یەکێکی دیکە بینەرێک ئێستا سێرمانەکات دەتوانێت ڕۆژانە دەفتەرێک تیانووسێکی هەبێت بۆ نمونە فەرهەنگێکی خنجیلە بۆ خۆی دروستکە و دوای مردنی خۆیان هەر لە ژیانی خۆیان پێشکەشی نەتەوەکەی بکە؟ وەڵا زیاتر ئەو کارە کە نەتەوەکانی تر کردویانە لە شوێنانی تر کراوە بە سنتەر ئەکرێ بە کەسانی پسپۆر ئەکرێ بەڵام هەوڵە تاکە کەسیەکانیش هەوڵە تاکە کەسەکانیش ئەگە بکرێت یانێ لەوە چێ لە نەبوون باشترە نەبێت یانی تۆ یانی لە زارێکە کۆمەڵی کەسی پسپۆر هەبێت و بگەڕێت و شتەکان کۆ بکرێتەوە و دوای ئەگەر سنتەرێک و کەسانی پسپۆر هەبێت و بدرێتە شوێنێکی زانکۆ و بدرێتە کەسانی پسپۆر لێکدانەوەیان لەسەر بکات و کاریان لەسەر بکات بەڵام ئیتر ئەوە ئەگەر لەلایەن دەوڵەتەوە بکرێت و پشگیری بکرێت و بودجەی بۆ دابین بکرێت و کەسانێک بڕۆن و بگەڕێن و کۆ بکرێتەوە و وردەکاری شتەکان بە شێوازێکی باشتر بکەن لەوە چه سەرکەوتوتر بێ ئەگینا ئەگەر کەسانی تریش بۆ نمونە ئێستا من لە دەڤەری خۆمان تۆ لە دەڤەری خۆتان لە خۆشەویستی بۆ زمانەکە بگەڕێی لای کەسانی بەتەمەن لای کەسانی گەنج لای کەسان ئەو وشانەی لە بوارە جیاجیاکانە بۆ نمونە لە منتقەی هەورامانە تۆ بگەڕێی ئەوانەی لە بواری باغداریا بەکاردێن ئەوانەی لە بواری پیشە جیاوازەکانی هەورامانە کۆ بکرێتەوە ئەمەش خراپ نییە لای کەسەکان بۆ ئەوەی ئێستا لای تۆ شتێک کۆکراویت و لای ئەو شتێک لای ئەوە سبێنێگەت سنتەرێک لە شوێنێک دامەزرا هەموویشی لەوێ بکرێ بە شتێکی
دەوڵەمەندتر زۆر باشە شتێکی ماوە باش. سالم زۆر بە کورتی کۆتا پرسیارم ئەوەیە لە ئەگەری نەبوونی فەرهەنگا زمانی کوردی بەرەوکوێ هەنگاو دەهاوێ. وەڵام من حەزەکەم ئەو وتەیەی شێخ محەممەدی خاڵ دووبارە بکەمەوە. بەڵێ شێخ محەممەدی خاڵ لەو سەردەما 40-50 ساڵ پێش ئێستا ئێمە بە ئێمە ئەڵێت ئەگەر فەرهەنگمان هەبێت ئەتوانین بەرەو کوێستانی ژیان هەنگاو بنین، نەبینە بەردەباز و پێشێل نەکرین، لەگەڵ خاکا یەکسان نەکرین. ئەگەر فەرهەنگمان نەبێت، ئەگەر فەرهەنگمان هەبێت ئەتوانین فەرهەنگ بۆ پاسی زمانە. ئەگەر فەرهەنگمان هەبێت ئەتوانین شان بەشانی نەتەوەکانی تر خزمەت بە زمانەکە بکەین و ئایندەیەکی ڕووناک چاوەڕێی زمانی کوردی بکە. ئەگەر تۆ فەرهەنگت نەبێت لە هەر شوێنێک و لە هەر شوێن زارێکدا ئەوە تا ساڵانە UN نەتەوە یەکگرتوەکان بڵاوی ئەکاتەوە بەدەیان زمان ڕوبەڕووی مەرگ و لە ناو چوونە بنەوە. ئەمە هیچ چییە؟ هی خاڵی سەرەکیان هی نەبوونی فەرهەنگ. زۆر باشە دکتۆر، کۆتا قسەی جەنابیشتان پێم خۆشە گوێبیستی بەڕێستان بم. نادی دەگرتنی ئەو ڕۆڵ و کاریگەریە کە حوجرە و خانەقاکان و زانایانی ئێمە و شاعیرانی عەمامە بەسەری ئێمە پێشکەشیان کردووە لەلایەن خەڵکێکە وەکو جەناب دەفەرمی کە خەڵکێک ئێستا باوەڕی بە شعری کلاسیک و ئەدەبیاتی کلاسیک نەماوە. ئەپرسم ئەگەر ئەو ئەدەبیات و کاریگەری و زمانزانی و خزمەتەی کە شاعیرانی ئێمە یان حوجرە و خانەقاکان و عەمامە بەسەرەکانی ئێمە لە کۆی زمانی کوردی دەرکەی، ئەو کاتە ئێمە چیمان بۆ دەمێنێتەوە؟ زۆر بە کورتی ئەگە سوپاس دەکەم. لە ڕاستیدا زۆر کەممان لە بۆ دەمێنێتەوە و زۆر گوناحیشە، زۆر تاوانیشە شتە باشەکان وەکو خۆی ئێمە تەقدیر ناکەین. ئێمە ڕاستە ناتوانین ڕۆشنبیریەکە گۆڕایە، ناتوانین بە هەمان ئەسلوبی وان بنووسینەوە، بەڵام دەتوانین ئەسلوبەکانی وان بەرەو پێش ببین وەکو بەرەو پێش چووە. فۆرم بە هەر چۆنێک بی ئەنواع فۆرمی شعری جۆرەها فۆرمی شعری هەیە، فۆرمی ئەدەبی جۆرە و زۆر هەیە. ئێستا کە یعنی بە پێچەوانەوە لەگەر جاران دنیای ئەدەبیات زۆر دەوڵەمەند بووە، بەس دەمینێتەوە ئایا مێشکی نووسەرەکانمان چی تێدایەوە، دەیانوێت چی بە خەڵکی بڵێن. ئەویان زۆر مهمە. من لە نووسەرانی مەسەلەن ئەنامازدۆ هەیە، نووسەرێکی بەرازیلیە، دەڵێ من پێشەوەی بنووسم دەزانم چ دەنووسم و لە بۆ چێ دەنووسم. ئاخراگا من نەزانم لە بۆ چێ دەنووسم، نازانم چشیان لە بۆ دەنووسم. یعنی زۆر مهمە نووسەر بزانیتن ئەو شتەی دەینووسی خزمەت بە چێن دەردەکاتن. ئایا وڵاتەکەی جوان دەکاتن یا وڵاتەکەی ناشیرن دەکاتن. ئیدریس عەبدوڵڵا مامۆستای زانکۆ کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر، هەروەها بەڕێز مامۆستا سالم حەسەن عەزیز مامۆستای زانکۆ لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی. سپاس بۆ هەردووکتان. دووبارە پیرۆزبایی ڕۆژی گیانی زمانی دایک لە بەڕێستان و تەواوی بینەرانمانەکەین. بینەرانی عەزیز و خۆشەویست، بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەڵقەی ئەم شەوی بەرنامەی گفتوگۆ. تا بە یەکگەشتنەوەیەکی تر بە خوای گەورەتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.